هیچ موچەیەک دەفەوتێت یان نا. باورد و دروشتی ناوەڕۆکی ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغداتان بۆ دەخەمەڕوو. لە دوای نزیکی 80 ڕۆژ لە ڕاگررتنی موچە ڕێککەوتن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق پەسەند کرا. پرسیارە گرنگەکە بۆ خەڵک ئەوەیە کە هیچ موچەیەکی موچەخۆرانی هەرێم دەفەوتێت. ناوەڕۆکی ڕێککەوتنی هەرێم و بەغداتان بۆ دەخەمەڕوو پێتان دەڵم هیچ موچەیەک دەفەوتێت یان نا. بەپێی ڕێککەوتنەکە پێویستە حکوومەتی هەرێم ڕۆژانە 230,000 بەرمیل ڕادەستی بەغدا بکات و لەو بڕێدا 50,000 بەرمیل بۆ پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان دەگەڕێنرێتەوە. هەروەها هەرێمی کوردستان مانگانە 120 میلیارد دینار لە داهاتی ناوخۆی نانەوتی بە حکوومەتی عێراق دەدات. ئەوەی پێویستە هەرێم دەبێت پابەند بێت بەم خاڵانە و لە بەرامبەردا بەغدا مانگانە پارەی موچەی موچەخۆران دەنێرێت. بەپێی لە یەکتر تێگەشتنەکە هیچ موچەیەکی موچەخۆرانی هەرێم نافەوتێت و ناردنەوەی موچە لە مانگی پێنجەوە دەست پێ دەکاتەوە. لەم بارەیەوە شێرواندوو بەردانی ئەندامی پەرلەمانی عێراق بە پایتەخت میدیای ڕاگەیاند. ڕۆژی یەکشەممە موچەی مانگی 5 موچەخۆرانی هەرێم ڕەوانە دەکرێت و موچەی مانگی 6 هەرێمی کوردستانیش لەگەڵ دابەشکردنی موچەی مانگی 7 موچەخۆرانی عێراق ڕەوانە دەکرێت.